بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى. ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث. وأما بنعمة ربك فحدث. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. ألم نشرح لك صدرك ووضعنا عنك وزرك الذي أنقض ظهرك ورفعنا لك ذكرك فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب. صدق الله العظيم. لە دوای خنکانی هەڵەبجە سکاڵایەکی دوور و درێژ نووسی بۆ خوا بەر لە خەڵکی بۆ درەختێکم خوێندەوە درەخت گریا لە پەناوە باڵندەیەکی پۆستی وتی باشە کێ بۆتە با گەر بە تەمای بیبەم من ناگەمە عەرشی خوددا بۆ شەو درەنگ فریشتەی ڕەشپۆشی شیعرم وتی تۆ هیچ خەمت نەبێ بۆت دەبەم هەتا سەرێ تا کەشکەڵان بەڵام بەڵێنت نادەمێ خۆی نامەکەم لێوەرگرێ خۆت ئەیزانی خودای گەورە کێ ئەیبینێ وتم سپاس تۆ هەڵفڕە فریشتەی ئیلهام هەڵفڕی و لەگەڵ خۆیدا سکاڵای برد ڕۆژی دوایی کە هاتەوە سکرتێری پلەچواری نووسینگەی خوا عوبەید ناوێ لەسەر هەمان سکاڵا لە دامێنیدا بە عەرەبی بۆی نووسی بووم گەوجە بیکە بە عەرەبی کەس لێرە کوردی نازانێ و نایبەن بۆ خوا. ناوی بەرزەناوی بێهاوتا سڵاوێکی گەرم و گوڕ کە لە تاقەکانی قەلە بەردەوە دێتە خوارەوە و لەگەڵ بەفراوەکانی کوێستاندا تێکەڵ دەبێ و بە بۆنی شنەی شەماڵی بەهاردا بەگوێی چەمدا دێت و مزگانی وەرزی جوانی بەهار دێنی ئاراستەی ئێوەی ئازیز و خۆشەویستی دەکەم و فێنکایی ئەخەینە ماڵی دڵتان مامۆستایان خوێندکاران و ئامادەبوانی هێژا گوێڕای سڵاوی دووبارە ئێمەش وەک تاکێک لەم کۆڕەدا بەخێر هاتنتان پێ ئەڵێن و بە هاتنتان میوانیەکانمانتان ڕازاندوەتەوە فێنکاییتان بەدڵمانداوە بەخێر بێن سەر چاو کۆڕی هەڵکەوتوانی گوندی ئاڵمانە ئەم ساڵیش وەک ساڵانی پێشوو ئەرکی بەڕێوەبەرایەتی ئەم کۆڕەیان واستۆ گرتووە و بە تەواوی تێکۆشاون تا ئەم بەرنامە بەباشی و جوانی بەڕێوە بڕۆت
بۆ هەموو ئەو کەسانەی کە بەڕاستی زەحمەتیان کێشاوە دەستخۆشبوون ئەڵێن و سەری کڕنۆشیان بۆ دادنەوێ نیست. ئێستاش داوا دەکەین لە کاک محەممەد ڕەوف یاریایی حەزرەتی میوانانی عزیز و خۆشەویست، خەڵکی فەرهەنگدۆست و دەپەروەری دێهاتی ئەڵمانە، ئەم ساڵیش بۆ چوارمین جار بۆ چوارمین ساڵ وا پێشات کە ئیمسال نسیبی مزگەوتی بێت. مزگەوت و مەدرسە هەن جێگۆکایەکە بۆ خزمەتی فەرهەنگ و هونەر و ئاین مەسەر ڕێکراوە. بەهەرحاڵ بەڕێزان، من وەکو داهێنەر وەکو دەرهێنەری ئەم کۆڕێکە لە 4 ساڵ پێش ئێستا بانگەوازم کرد وتم ئەڵمانە کۆڕێکی تایبەتی لازمە کە ساڵانە بەرگوزار بێت. ئیتر دەوڵەت ئیجازە دا ئیجازە نەدایە بەرگوزارێکی وەکو مەردوم نەهات، وەکو نەهادێکی سەربەخۆ. من وەکو دەرهێنەری ئەم کۆڕانە سپاسێکی بێپایان لە دکتۆر مەسعود سازڵانی دەکەین بنەماڵەی بەڕێزیشی واقعاً هاڵپشتمان بووە، هاوکارمان بووە و لە بوارە جیاوجیاکاندا ئێمەی تەنیا نێدەشتووە. هەروە سپاسی کاڵڵا و حەزم هاوژین و ئەو کەسانی کە بۆ فەرهەنگ و ئەدەب و هونەر پێ دەپۆشن. میوانانی عەزیز و خۆشەویست، خەڵکی خۆشەویستی ئەڵمانە، کۆڕگرتن و مەراسمکردن لە دنیای ئەمڕۆ بۆ هەموو تەنوچەڵەنەی کە لە ژیانە هەست، بۆ هەموو تەنوچەڵە کە 6 مانگ پێش ئێستا بەجۆزگرتنەوە ئەم ئیدارەکە و ئیدارەکە واقعاً هەستەنە، بەڵێ ئێمە توانیمان بۆ هەموو تەنوچەڵە بشکێنین و بە جوانی بەڕێکردێکی بەڕێوە بکەین. میوانانی عەزیز، من گەرەکە دنیا بە دوو دانە خاڵی جیاواز ئیشارە کرد. یەکەم ئەوەسا بۆ ئەڵمانە ئەشێ بۆ لە زیهمانە تەنەقیق نابێت. تۆ من لە دێهاتێک تۆمانە ئەو شتە نابین، شایانی ئەو شتە نابین کە کۆڕی ئەوا بێت ئەڵمانە بوو. ئایا سیادانە خۆتان کردووە؟ من بە دوو خاڵ ئیشارە ئەەکەم، حەز ناکەم وەقتی مەراسمەکە بگیرێش و مەراسمەکەیش لێروەختە. میوانانی عەزیز، مێژووی پەپایەت ئەمانە لە بواری زانستیە، لە بواری سیستمی پەروەردە دەقیقەن دەگەڕێتەوە بۆ ساڵی 1350 1350 یانێ 80 ساڵ پێش ئێستا سیستمی پەروەردەی ڕەسمی بە مدیریەتی مەدرسەی ئاغای عەلی عەزیمی لە ئەڵمانەدایە، هاوکاری کەسایەتایەکی ناودار کە ئەنیا جێگەی نییە باسکردن. ئێمە هەرم مێژووەسا مێژووی پڕبایەکمانە ساقی ئێمە ئەتوانین بەرگوزاری بکەین. دەقیقەن لە کانیسانانە ئەمە کتێوە هەزمسیاوە، کتێوەکەیش پیشینەی ئامۆژپەروەریش جڵی 2-3 سەفحەی 227. ئەگەر کەسێ بە قسەکانی من بەڕووی کتێو بەڕووی قاغز و نووسیمە. دەقیقەن لە ساڵی 1350 لە کانیسانانە مەدرسەیش بەرگوزار بوو. چون دنیا لەمیا بەڕێوەچوو لە کانیسانان 1350 بەڕێوەچوو وەرێ لە کانیسانانە بەنابەر پێشوازیان خەڵک نەکرد لەو کاتە دانشاموز پێشوازی نەکرد، هەر جۆرێ بوو مەدرسەکە 5 ساڵ هەم بێ مامۆستا بوو هەم بێ دانشاموز بوو و ئەو شتێک کە ئێمە لە مێژووی پڕبایەخی ئەڵمانە لە کانیسانانە ئەومانە بەدی نەکرد. یان ئەمە دوو دانە شتێکی جیاواز. بەهەرحاڵ ئەو ئەسەلمێنێت واقعاً کۆڕی ڕێزلێنان، ڕێزکردن بۆ دانێ دانشاموزی لێگرێت. ئیتر وەقتی چایەک لێ بە من، چایەک لێ بە دوتر مەسعود، چایەک لێ بە حتا چایەک لێ بە مزگەوت دەخێوتێتەوە یادی وڵام من لەو ڕۆژان لەو کاتا لە کاتێکی ڕۆژی بارانبارینە کۆڕی دانێ کردم و جارێش هەر بۆ تێ کردم. ئەمە لە لەحاڵ ڕەوانشناسی و ئیتر لەو لە حەزەکاتری و تشویەکی بایەخدان بە علم و زانست و ئەم کۆڕیشە فقط یەک هەدەفمان هەست. ئێمە پێشی 6 مانگ پێشی ساڵێکە و دوکتەرا لەگەڵ
هذا هاوشينا لقبل طبعا دامش يعني فقط هدف هو كلمة إنجليزية بزوينة ليه ودار الشمسكاني تر ودار الجوكاني تر بس من لو زي أمزح أبناء من وقت داري لك أم خوانك سيش واصل على بريو أبم سباسي في بيان بدأ هالشيء جروبي خمكم دوای ولا خەڵکی خۆشەویست و بە ئەمێکی ئەڵمانە و کەوافق من 14 ساڵ خاطراتی خۆشمێ لەگەڵ یانە سپاسیان دەکەم بۆ جارێکی تر سەری نەماز و سەری خۆشناوتان بۆ میوانە بەڕێزانە کەواقعن زەحمەتێک بێدەنگی ڕابگرین بۆ یادی شەهیدانی هەڵەبجە تکایە دەیاننووسی دوو دانە دوو دەکاتە چەند هەموو تێکڕا دەیاننووسی دەکاتە چوار کەچی ئەمن لە حسابە نمرەی کەمم دەهێنا و دەهاتمە خوار ئەویش تەنها لەبەر ئەوەی لای من وابوو دوو دانە دوو دەبێت بە یەک نابێت بە چوار لای من وابوو ددان و دوولێ و زمان نابن بە چوار دەبن بەزار بە تێکڕای دەکەن هاوار لای من وابوو دوو دەست و دوو لاقی مرۆڤ نابن بە چوار لە لەشێکدا وا دێنەکات لای من وابوو گەڕەک خانوو کۆڵان شەقام نابن بە چوار دەبن بە شار تێیدا دەژین دەوڵەمەند و خەڵکی هەژار لای من وابوو کۆڵەکە و ڕیشە لق و گەڵا نابن بە چوار دەبن بەدار هێندێ کورت و هێندێ درێژ وەکو چنار لای من وابوو ئەوین و دڵ جوانی و پاکی نابن بە چوار ئەبن بە یار لە لای دڵدار ئەو هەمووەی کە دوو بە دوو دەبن بە یەک نابن بە چوار یەکجار زۆرن بەڵام لەکوێ دێنە ئەژمار بەڵام من هێندەی دەزانم ئەگەر لەشم سەد پارچەکەن بدرێمە بەر گول لەو ڕێکبار بچمە سەردار قسەی دڵم دێتە سەرزار کوردستان هەر وڵاتێکە و نابێ بە چوار ئێستش داوا دەکەین لە کاکزانیا ڕۆستەمی بە نوێنەرایەتی چینی خوێندکارانی زانکۆوە فەرمووتارەکەی پێشکەشکات هاوڕێی خوێندکاری من دەردی ئەمە هاوڕێی خوێندکاری من دەردی ئەمە دەردی یەکە تا نەمانی جەهل و نەزانی دەستمان لە نێو دەستی یەکە پیرۆزە ڕێگای من و تۆ پڕ لە هیوا پڕ لە ئەمین لە شەقام و لە مەدرسە دژ بە بێفکری دەوەستین ئاکامی ڕێگای من و تۆ پاراستنی ڕێگامانە چارەی تاریکی و نەزانی ئامانجی بەرزی ئێمەیە دوورە ئەگەر ئاسوی خەبات تاڵ ئەگەر تامی ژیان ڕیشەی جەهل و نەزانی هەڵدەکێشێ دەستی ئێمە و دەستی زەمان هاوڕێ خوێندکاری من دەردی ئێمە دەردی یەکە تا نەمانی جەهل و نەزانی دەستمان لە نێو دەستی یەکە جێگەی شانازی بەختەوەریان کۆڕە کە بۆ ڕێزگەزن لە خوێندکارانی هەڵکەوتومان دانراوە ئینشەڵا کە موفەقەتانە چەندها بەرابەر بێت و دڵی هەمومان شاد بێت هەروەها بەخێرات نەگەم لە هەموو میوانان و خۆشەویستانی حاضر لەم کۆڕەدا بەخێر بێن سەر و سەر چاوان یەکەمین مەدرسە لە جیهان لە چینی بارسان دروستکرا دامەزرێنەری ئەم مەدرسەیە کونفوسیوسی مەزن چون ئیحساسەکرا ئینسان دەبێت مەسایلی دەوروبەر تەجزیە و تەحلیل بکات نیاز پێداویستەکانی بزانێت و بە شوێن بەرتەرەفکردنیان بدێت ئەساسەن خوێندن و خوێندەواری لەگەڵ کەلیمەی پێداویستی و نیاز رابطێکی مستەقیم هەست بۆ بۆنەوەیەکە ئەم ئەخوێنین چونکە ئامانجهایەکمان هەست بەداخەوە مشکل ئەساسی ئێمە ئەوەیە نازانی بۆچی خەریکو دەخوێنین ویلیام بیل گەیتس وەختێکە نەیتوانی ئامانجەکەی خۆی لە زانکۆ پەرەپێودا وازی لێبێنا یا ئەوە کە ئەسڵەن ناخوێنین چونکە لە تاریکی شتێتر نابینین بەڵام خوێندن و خوێندەواری باوەڕی دروست و ڕاستەقینەی گەلانی جیهانە دەرگایەک لەبوو ناتوو ئەوین کە هەزاران و بێبینا پەنجەرەی کراوەی هەیە باید تێدان بە خوێندن و فێربوونی زانستەکان پایە و ئەساسی وڵاتانی زەرگێز و تەمەدنی جیهانە هەمووی ئەو شتانە کە لە جیهانە
وڵاتێک بتوانێت بەرەو بێت کە بتوانێت لە ئەمری ئاموزش و خوێندەواریە فعال بێت بەداخەوە ئێمە خەریکی زۆر کەمکار ئەوڵین وشەیە کە خوای گەورە بە وەسیلەی حەزرەتی جیبرەیل بە پێغەمبەری خۆشەویستی ئیسلام دەفەرمێت خوێندنە ئیقرا کە بە باوەڕی من نەخوێندەوار بوون و دووری لە فێربوون هەموو مخالفی قسەی خوایە و هەموو مخالفی ئیخلاق مەداری ئینسانی نەخوێندەوار نەیەتوانێت کەلامی حەق ببیسێت لە بیخوێنێتەوە و نە بڕوانێ بۆی بەداخەوە کە ساڵانێکە بە باوەڕی من بە دەردی اشتباه لە دین و هەروە لە خوێندن ئەم دوو کەلیمە مبارەکە لە بەرابەریەکە قەراریان کردووە جێگەی بیرکردنەوەی هەست خانمی ڕایز دەفەرمێت فقط خوێندن دەتوانێت جیهانێکی جوانتر و ژیانێکی باشتر بۆ هەمومان فراهم بکات ئێمەیەتی لە دەورانێکدا نین کە بتوانین خۆمان بفڵەتێنین ملت خوێندەوار بێت قەت ژێر ناکەوێت وەختی خوێندەوار نەبوو قەتعەن ژێرەکەوێت ئەگەر ئەوە بزانین کە ئەمریکا و بریتانیا بەهۆی ئەفرادێک وەکو ئالبرت ئەینشتین و ئالێن تورینگ شەڕی جیهانی بوونیان بردەوە ڕاحەتتر ئەتوانین تەئسیراتی خوێندەوار بوون دەرک بکەین ئەڵبەتە میسالە فقط بۆ یاداوەری بوو کە خوای نەکرد ئەگەر زمانێک ئاڵۆزیەک لە وڵاتێکا ڕووی دروست بێت خوێندەواری باشترین ڕێگە بۆ دروستبوونی مشکلاتێک وڵاتی خوێندەوار هەموو کازۆڵ نەبینێت زوڵم فقط جسمی فیزیکی نییە هەر ئەوەی کە ئێمە لە زەرفێتەکان خۆمان ئیستفادە ناکەین گەورەترین زوڵمە چە بە خۆمان چە بە دایک و باوکمان و هەروە بە نیشتمانمان بەڕاستی کە جێگەی نیگەرانی هەیە کە بە جێگەی مەحافل ئەدەبی و ڕۆشنبیری و مهندسی و چوون بۆ زانکۆ و مطالعە و ئیستفادە لە ئیمکانات مەحافلی عەجیب و غەریب و نادروست باوەڕی من کە خەریکن ئەیان بینین تشکی دەبێت خەریکی اشتباه هەنگاوەن بە دواواتین لە هەزارەی سێوم هەرچێ دێرتر لە دایبێت کارپەیاکردن و ژیانکردن سەختتر دەبێتەوە ئەم ڕۆژگاری خوێندن و خوێندەواریە و چه باشتر و خۆشتر کە هەم بە نیشتمانە جوانمان خدمەتکەین و هەم ژیانێک پڕ لە ڕاحەتی و سەلامەتی بۆ خۆمان و خانوادەمان فراهم بکەین ئیتر تاکەی کۆڵ هەڵبێتن بەس باسم لەپرسی بۆ خۆم خستە ناو ئەم فەرتەنە من دەمەوێت بە گاسنی وشەی شێعر وەرزی تازە بکێڵمەوە بۆ چاوەندنی زەردەخەنە بووم بە شاعری دەرد و ئازارم هەڵبژار لە کارگەی چەوساوانە شێعرەکانم کردە تفەنگ بەڵێنم داوە چەپکێ تیژ لە خۆر بدزم بیدەم لە پرچی شەوەزەنگ ئێستاش داواکەین لە خاتوودیلانی دانش بە نوێنەرایەتی چینی خوێندکارانەوە بفەرمی وتارێکی پێشکەشکە سەردانێ ئەباشم گیانم لەڕێی شۆڕشە خوێنم ئاژێنم ئاڵای ئازادی پێدەڕەنگێنم زۆر شەرمە بۆ من کورد ئازاد نەبێت گەلم وە گەلان دڵی شاد نەبێت گەلێک پێویستە زانست و خوێندن بۆ سەربەخۆیی بۆ تۆڕەسەندن گەل خوێندەوابی قەجێ ناکەوی لە ئاس بێگانە سەرێ نانەوی چینی تازەی کورد بە خوێندەواری بەرز ئەکاتەوە ئاڵای ڕزگاری ئێمە چینی خوێندەواری پێشڕەوی ڕێگەی ڕزگاری ڕەمزی کار و نەوەستاوین فیداکاری کوردستانی بە نێوی خوای گەورە و مەزن من دیلان دانش پۆلی حەوتی سەرەتایی نوێنە ڕابتی قوتابیان ڕێز ئیسلام هەیە بۆ قوتابیانی هێژا و هەروەها هەموو ئەو عەزیزانەی لەم کۆڕەدا بەشداریان کردووە لێرەوە سەرە ڕێز و ئەوانیشدا دەبینم بۆ ئەوە مامۆستایانەی کە پڕ بەدڵ و خۆبەخشانە بۆ تێگەشتن و پڕبەرکردنی ماریفەتی قوتابیان تێدەکۆشن سپاسی مامۆستایانی زمانی دایکی ئەەکەم کە هەوڵ دەدەن تا منداڵان و ساوایان فێرکن بە زمانی دایکی خۆیان بنووسن و بخوێننەوە ئاواتی من هەر وەک باقی قوتابیە سەرکەوتووەکان ئەوەیە کە لە داهاتوودا ببم بە پزیشکێکی بەتوانە لێهاتوو تا لەم ڕێگەوە بتوانم بە چیشنێکی شیا و دەرد و ئازارەکانی هاونیشتمانەکانم چارەسەرکەم بەڵام من چۆن نەتوانم بەم ئاواتەم بکەم من ئەبێت ئامۆژگاریەکانی مامۆستایانم بەوەدی گوێ لێ بگرم و ئیرادە و ویستێکی پتەوم بێت بۆ سەرکەوتن لەم خۆناغەدا ئەو شتانەی کە پێویستە بۆ ئەو ئاواتەی منەوە هەیە بەباشی بیانناسم تا بەباشی بتوانم ڕێگەی بۆ گەشتن و ئاواتەکەم ڕۆشن بکەمەوە کەوا بوو هەر کتابیەک پێویستە لە سەرەتای ژیانی خۆیدا بە یاری بنەماوە مامۆستایانی ئامانجی و مەبەستێکی سەرەکی و تایبەت بۆ خۆی دیاری بکات و لە هەموو خۆناغەکانی ژیانیدا بەرەو ئەو ئاواتە سەرەکی هەنگاو هەڵبڕێت دیاریە ئەرکی مامۆستایان و باوکان و دایکان لە دیاریکردن ئەم ئاواتە بۆ منداڵان و قوتابیان گەلێک مەزنە ئەوان ئەتوانن و لە ڕاستیدا دەبێت بەباشی منداڵان بۆ جۆرەی کە پێویستە ڕێنمایی بکەن گەشتن بە ئاوات و ئامانجەکانی ژیان بۆ هەر کەسێک بە سوک و ئاسان ڕێک ناکەوێت بەڵکو تەقالە و تێکۆشانی هەم لەلایەن دەبێت
سەرەڵای هەموو ئەمانە لەم تێکۆشانەدا نابێت ئەوەشمان لەبیر چێت کە ڕێزگرتن لە مامۆستاکانمان و هەروەها باوکان و دایکمان ئەرکێکی پێویستە بۆ هەمووان. لە دواییدا هیوادارم هەموو قوتابیان و منداڵانی هێژا بتوانن بە تێکۆشانێکی شیاو بگەن بە هەموو ئەو ئاواتان و ئامانجانەی کە بۆ ژیانی داهاتوی خۆیان دیاریان کردووە. سەروەردی سەرکەوتن جارێکی تر بە خێرهاتنی هەموو ئامادەبوون دەکەم. خدایەکە زۆر دەترسم پەی بەڕازی دڵم بەرێ نیگام بۆتی وەدەرخات و لێم بکەویتە گومان. پەشیمانم باشتر وایە خۆم پێت بڵێم من دەمەوێ خۆشەویستم بکەم بەدوان یەکیان تۆبی و ئەوی تریشیان کوردستان. ئێستش داوا دەکەین لە کاک ئەحمەد محەممەد فەنا وەکو خوێندکارێکی مێژوویی ئەم گوندەوە هەروەها مامۆستایەک فەرمو وتارەکەیان پێشکەشکرد. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد وآله الطاهرين. السلام ورحمة الله وبركاته. رهبان تجادلي بشرية حبيبي رب العالمين فخر الكائنات محمد المصطفى صلى الله تعالى عليه وسلم وليس وسلوات وسد وخلفاء راشدين صحابان الكرام إلى يوم الدين كله أجمعين. السلام عليكم جميعا وبركاته. من لترفهم لترفهم في آوائيو خيراتين أكام لهم يمان عزيزانيا كالدورو نريدو تو قدم فرمابون بخير بين إن شاء الله هل قدميكيان حجر بويا وإن شاء الله وإلى آيات حديثة هاتوا فرمي أو كسانا كبرون بو نام جلسي طلب العلم ونام جلسي علماني أو قدمي كداي أنن درجة جنبنا خوابر جو أوي قدمي هلي أجرن جناح كان نقوم كبير. أي أمانة يمرو جلسي كي آوا روزي جهاني دان جو جهاني ديوان لبر بفوباران يكادو صحراء جيبين أجر وها ببوايات يفيد أمك فرق إجمال بولتاي آوايا كناوي أوام دور كوتو وجلسي كي آوا بطور معنا نازعنو إذن زور دوري خنو لمزدود ما بعد أبناء حكي أما بقلي تشترك في عمد إخوة صلى الله عليه وسلم صحابة كان لكم شوكولانا أشو مشورتي أنا فرمي شوكولان جاي مشورة دنيا برون مزدود يتكنو بو جاي مشورة عبادة مشورتك استبرو جا عزيزان دوباره روزي دانجوي جهاني كروزبائي أكم لم قربوا مجلسة مبارك بين إن شاء الله وزحمت عن كشاب خير بين دانش كمان من رستان بمان هي علم أجر إمامين توصيفي كين للزوان وقلمي إمام نيو قاستين برأوا وكو أفرمنا إلى أي خيرت من روشن زميل أجر زعم كي خاهي تو قلب منير تلقن علوم برمروز جهل تلقن علوم برمروز جهل كي كسب معالينك رست سهل ثم مطلوب أشرف بود المدين بود تايبين أشرف التايبين. لا ما تفهم من ناشر ما اشتكيت ومرتني لو حنا بلد لو رتلا شون الرجال لا ينفع القرآن إلا بالعلم وقت كعالم ينبو قرآنك بردوكاتو شيكاتو أو قرآن يتلنا فنابين الإنسان. قال يا أخوان تبارك وتعالى نفسني أول فضيلة يعلم علم قال الله تعالى شهد الله إنه لا إله هو الملائكة وأولو العلم كأما بالقسطة آية إخوان لمحناك بحثي علمك فالمع حضرتي عز وجل وعلى كلمة التوحيد بأفضل كلمات ورأس عبادته وبناء سعادته بدي هدم الدين نسب كردو بعد الآن
لمعرض استظهار الشهود الكلام شاهد بانكل وذات الشريف خوي كل بشاير ودواء أو ملائكة كل بشاير والإضافة بمعنى اكتفاء نبو تا أهل علمي هاور زايدة كل بأوان أجر نزل بالمشهود بكلمة كلمة توحيد الشرف المقاصد إنام أز وأجر نزل بالرفتار الشهادة بكي خداي عز وجل بملائكة كرام وأجر نزل بالمشهود الله نبني حق سبحانه وتعالى فتزان رف واسطيك واكتفايك بدو دائم الشاعر خواي تبارك وتعالى وبشهادتي أهل علم مثل أم آياتنا كلا سليمنا تجنوا ما بس إنها كان شو مختكنا يجيني أجر كسر جريك كسي بدوانه قال باري قولي علم وبعود ما شاي تفسير كابات يا سورتي حسن آية هشتا لسورتي نساء آية شو هشتا وسير ولا سورة فاترة آية بسوفن لجا أخوة ما بدوانه بحثي علم كاو قولي علم بنرخينه أما دباري أمور كان شايدك من هذا وكو يجي بدان كو تاجود دانا شوي شدانا شوي دودوانا شوي دانا نهران كدوانا ترز وانا ترحان كدانا ترز نبيني دشاهان برب تختوكا زانايان باوجونا را گردمانا بر تخت ديرو دراغ بدان دقان ودشان هميشا نيار أما خوي الحديث في عمر صلى الله عليه وسلم جاء عزيزان من قرأت ما يسن شاهد بعضهم لم إلى كغريبا بيجن أم إنسان لم يكن مسالايا لكي أخوان ديس يخواني تونغو أخوان دين أمروجة الإقسام خايسة أكليا يعني حتى كم أجد وقت في أبن كمير برومو بيرو كي أخوان دين خوانا تبدأي آلي أخوان دين إمرأة تبقى أكليا يعني عزيزان يمال صالي هذا بسيطون بسيطان مدرسة أم آوايا من مثال لتاريخ هزار وسيسوسية كابوة لها التاريخ هزار وسيسوسية لو عينا باسواد غير مالك باسواد كان نبوة ما مساكان نبي باو من ولم لو زمانا باسواد هو من صالح ما وواحد النساء سدنا وباو من دسي جد مبدني بو مدرسة لجاي نفر بو برحمة شو بناو آي أدين معلم بو بدني توجيب آية أديكو من أمر ما هو غير الرسم كتيبة بدشوا حقت عادت بمدرسة بغير يجب بمعنى أولا كبيجي درس كل مخفي وقت ما مخفي بعض دنيا نبي أديب أو كتيبة دا بدرس ما صار الدوام كالبية كداته مثل وقت الرويموت بايشن وقتين لو معناه يسابه وما أجبو لو عين الرشنايش تناوجبو ما شاي كل بكي أمل شيء ما كلاز دوام وتيجي تقول يحكنا زاني شو كلام بيان دا فيها وتندي زدانة فيها من دستي جدا في وقتي هاول أول كلام يكتا سؤالي اليوم كنا مزاني حتى سؤالي اليوم كنا مزاني آخري في وقتي بدس موجود أمزاني توربو أمزاني جريجة يا غرام في بدسمو ترى كل أو شو ذات النبو تيجي ممارو تيجي من على تباوكا شنة كايا من محصلة المعلمة لو عنا إنسان لقى بداية تتكلم عليه كذا المعلمين بالدنيا تبادل الوعي رأيك بس أجيب شو شكله كيبو لأجيب ثلاثة مترسيا أشوف القائمة أخي أو شو ذات النوم روما شو ما أم خلقنا متى إسهال خصوصا فيش كذا كويبو يتدمر في مخاطاني هاول بيجي آية أديك بلدي أمد شيء داعي بدأ تحمله نيلو عنا تنيا قرب مدواني دايكم آية أديك برحمتك إن شاء الله فنوي دي خليفة أحمد جان شكل اتقايدا بكلاسي بالاتو بارك يكتين خلدو اتقايدا بكلاسي بالاتو لبيارو تجاو كلاسي كبيرة هاودي سؤالي اليوم كيف النزاني لبيارو تي أمد استقايا من استقايا آواء أبرم إذا أخذ وجه مدتك أم فردي وكوتيو سيما وشوانا تحت على حاتم مسألة بالبداية سهل نبيلي شو أسوه فاكش من اللي تدي آية من الدنيا كغيرنا وجه بشوار ما من دبي بشيطون من أوفم من ما هنا نحن اللي باشر ولن توصية كثيرة كم بخاتنا لكان قوم بخاتنا لكانت أمي بكري بهر ورق خالي كام عليه آن تمام بدعني وشاك أولك كأيدي يان قام على كيش الدرب كان جا ورق ليبه شو الدرب كردن مهم اللي حجيشته بس أنا أول أمريكا بفاية كهاتي مع
خوازدان ماتۆ بەڵگاکان ئیتر ئەوان لە ساڵ 1950 معلمیان هاوردە ئەمدێ حتا ئیجباریان نەکرد لە مناڵ ڕعیەت ئەبێ بۆن بخوێنن ئەنا جەریمەتانەکەن بەو سوورەتە خەڵک مناڵی ئەنا دووری لە خواندن ئەبێ دوای ئەوە معلمێکمان بوو بەناو جەهەندالی ئەو شەوە شەوێکیان فیشەکی هەڵە بە پەنجەی ئینەکە تەقریبا فیشەکەکە پەنجەی برد ئێمە بەجێی مناڵەکان ئەی برسیە ژینتاڵەکان سبەی ئێوە کە گەورە بوون لە لاوکە لە حەیرانە لە مزگەوت و دیوەخانە لە چیرۆکە لە هۆنراوەی شاعیرێکی ترسنۆکە ڕەنگە زۆرتان بەرگوێکەوێ باسی ئێمە و ئازایەتی باسی ئێمە و کوردایەتی بەڵام نەکەن بڕوا بکەن هەمووی درۆی پەتی ئێستاش داوا دەکەین لە خاتو سۆما وەکو خوێندکارێکی دێهاتوو سەرکەوتوو و هەروە مقامێکی لە ئۆلمپیادی شیمیا بەدەستێناوە تکایە فەرمێ وتارەکە پێشکەش بکەن. تلاشەکانی تەواو ئەفرادی کە بۆ بەرگۆزاری ئەم مەجلسە بۆ کوردستان هەماهەڵ و دکتۆر عەبدوڵڵا دادەهاوژین تەشەکورەکەم کە بۆ ئەوەی کە ئەم مەراسمە بەرگۆزار بێت تەلاشیان کردە واقعاً کە مەراسمێ وانە نیازە بین تەلاش بۆ ئەوەی کە تەلاش بکەین بۆ ئەوەی کە ئەنگیزەی دووبارەمان بێ بۆ دەرس خوێندن بۆ ئەوەی کە ئەو چراغەلە کە لە ڕێی ئەوە کە بگەین بە ئامانجەکانمان خامۆشە دووبارە ڕۆشنی بکەینەوە. من ئەوەڵ مثلا چەند ڕاهکار ئێژەم بۆ ئەوەی کە گەین بە هەدەفەکانمان من لە میشینیە موفق بووم مقامی ئۆلمپیادی بەدەست بێرم و ئەمە ناشی ئەسڵ لە نبوو بۆ ئێستعداد نەبوو بەڵکە تەلاشم کرد ئەنی تەلاش قسەی ئەوەڵ ئەکات کەسێک کە تەلاش بکات لە زندگیە هیچ وەخت ناکام و ناومید ناوێت ئەوەی کە ئێمە کەسێکە ئەچێتە مەدرسە هەر لە کلاسێکەوە حەزەکە بوێت بە دوکتۆر حەزەکە بوێت بە معەلم حەزەکە بوێت بە مهندس بەڵام ئایا هیچ کامان نەمانگەرەکە بووین بەو شتانە گشتمان حەزەکەین بووینە ئەو شتەکە گەرەکمانە بەڵام ئەم ڕێ ناهەمواریات یا پەستیات یا ڕقابەت ئێستاهینە کەسێکە شروعەکە بە دەرس خوێندن هەشە هەر لەو گام ئەوەڵ و شروع بکات لە کلاسێکی و دووی و نەیژێ ئیستا هێشتا زووە چون کەسێک هیچگاه لە ساڵ سێ و ساڵ چواریا ئەو تەلاشە کە نەمان کردە جۆبران نابێت و ئیتر کرد کەسێک فرێ ئێرادە و هەمەتێ باڵای بێت لەوەدا ئەشی واقعاً بناوم هەدەفێ مەکتوبی بێت هەدەفەکانی مەکتوب بکات ئەوەی کە گەرەکێ بە شتێ ئەشی لە بەرچاویا بێت چون بە قەڵاغی قەڵەمچی کەمڕەنگترین جەوهەرەکان لەمە لە قەویترین حافزەکانمان بێگارترێ پس ئەشی ئێمە بین هەدەفەکانمان مەکتوب بکەیت مەسەڵەن لە ساڵبووی تەجروبی و کە هاتم ڕشتەی تەجروبی انتخاب کرد بۆ ئۆتاقەکەم و بە گەورە نووسیمە I want only and only medicine من فقط و فقط پزشکی میخوام شاید واقعا نگەیم بۆ هەدەفیشمە بەڵام ئایا واقعا ئەو کە هەدەفمە تعیین کردە بۆ خۆم ئومیدم پێ ئەدا ئەنگیزەم پێ ئەدا بەعەسەبەی کە حەرەکەت کەم لە سەمتا و هەدەفما ئەوەی کە بین هەدەفەکانمان بنووسین استراتیژی فرە گەورەس واشە هەر کەسێ لە زندگیە هەدەفێک گەورە بۆ خۆی تعیینکە بەڵام ئایا فرێ وەکو من لەم کشوەر ئێرانە حەزەکەن بوونە پزیشک بەڵام ئایا گشتمان ئەوی کەسێ ئەوێتە پزیشک کە بەرنامەڕیزی بێت کە تەلاشکا بۆ ئەو هەدەفیە ڕێیە کە بەرنامەڕیزی نەکا بۆی هیچگاه ناگەیەتی ئەم ڕێی فرە ناهەموارە چون ئەفرادی فرە تەلاشەکان بۆی ئەفرادێک کە مەسەڵەن لە شارەکانترا شارە گەورەکانترا هەست ناچێتە مەدرسە معەلمە خصوصی هەست ئایا من ئەو شەرایەتمە هەست منێک کە هاتمە سەڵاوایەتێک دانێک هاتمە تارانە مۆساویم پس ئەشێ من بە تەلاش خۆم من بە تەلاش خۆم سابت کەم کە من هیچم لەو تارانیە کەمتر نییە ئەشێ ئینسان بۆ ئەوەی کە بگەیە بە هەدەفی تەلاش بکە و عشق و عەلاقەی دێ بە دەرس خوێندن نابێت دەرس خوێندن زۆری بێت باوکەن هەرگا دەرس خوێندن بۆ ئینسانی زۆری و بەنظر وازدێرێری فرە قاسرە تا شتێ بە زۆر بخوێنێ عشق و عەلاقە بەو شتە بەعەسەبێ گەیت پی بە فرێ لە ئینسانەکان مانەست کە بەخەتەوە ئیشکانەس تەلاش ئەکەن مەسەڵەن من خۆم یەکی فرە عەلاقەمە بشینی لە دەرسەکانترا فرە شای تەفریتم کردووێ و لە شیمیا ئیفراتم کردێ بەڵام ناشی لە عەلاقە و عشقە من بۆ کتێوە بووە مەسەڵەن کتێوەکان تریشە بەخا ئەشێ ئینسان بە دەرس خوێندن بۆی کە ئەو شتە بگەیەتی عشق و عەلاقەی دێ تۆ شتێک و گەرەکە ئەشێ واقعاً تەلاشکەی بوون مەسەڵەن ئێمە فرێ لە ئەفرادە موفەقمان هەست کە هیچ بوونە ئێستعداد و نەبووغێکیان نەبووە و بەقۆڵە ئەفرادێک کە واقعاً
مناڵەکانی ئەڵمانە هەست بۆ من یەقینم هەست کە گشتمان لەنەدەر ئێستاعداد و کەمبودمان نییە فقط کافیە تەلاشکەین فقط کافیە دروستە ئەچینە خوابگا من خۆم 5 ساڵ لە خوابگا بوومە ئەچینە خوابگا شەرایەت سەخت بەڵام ئیتر ئەژێ بۆ ئەوەی کە بگەی بە ئامانجەکە و بۆ ئەوەی کە بتوانین لە ئایندەی کشوەر تا لە زندگی تا بۆ ئەوەی کە خۆشتر زندگی بکەین ئەژێ تەلاشکرد و تەنها شتێکیش کە ئەتوانی ئێمە نەجات با فقط تەلاشکردنێ ئەوەی کە بتوانین مثڵەن دێهاتەکەمان واقعا سەربەڵاند بکەین من فرە لە بەعزە وەختێکا کەم تێرم وەختە ڕەفیقەکان مەبینم کە هەن لە دێهاتە لێترا واقعا ئەفرادە بزرگە فرەیە تێ ناژم ئەڵمانیشتیانیە بەڵام واقعا ئێمە کەمترمانەست لە ئەوان ئەوە حقیقەتیە دەستیان لێ هەڵگرتە مثلا بۆچە ئێمە چەندێک کەمانەست لەو ئەفرادە لە کە هەن لە دێهاتە ناوە ئایا واقعا ئەڵمانە کەمیەست لە ئەوان نەوەڵا بەنەزەر من واقعا لە ئێستاعدادە هیچ کەمبودێکمان نییە لە فقط ئێمە ئەشێ خۆمان تەلاشکەین ئەشێ باوەڕمان بێ ئومیدمان بێ بە خۆمان ئەشێ جۆرێ بینی ئەنەرژیە مثبەت ئەلمەکەکە فرێ لە ئەفراد تەوەجوه پێ ناکەن ئەشێ ئەنەرژیە مثبەتمان بێ ئەشێ کارێکین لە شوێنێکا زەندەگیەکەین ئەو نە تەئسیرە مثبەت دابین کە ئەفرادێک کە هەن لە دەوروبەرمانە هیچیان بەو تەئسیرە مثبەت ئێمە بڕوانن و ئەوانیش هەڵسنەوە من لە خوابگا بووم چەندانە ڕەفیق بوو ئەیانە فقط بەخاتر تۆ دەرسا خوێنی فقط بەخاتر تۆ بەنابەرینەشی ئینسان ئەو نە تەئسیرە مثبەت دابنێ بەوا لەو شتەکە هەست لە وجودیا و هەم دیگەرانیش و ئەوەی کە ئێمە نەتوانین گەین بەگەر مەسەڵەن ئەهدەفێک تەعیینەکەی ئەگەر نەتوانین گەین پێی واقعا شتاڵێکی نییە مەسەڵەن شاید سەرنوێشتمان ئەوە بوێت بەڵام فقط کافیە هەدەف بکەین و لە ئاخرۆ نێژین ئاخ بۆ ئەومە نەکرد بۆ ئەومە نەکرد کافیە فقط مایە دابنیت تەواوە تەلاش و کوشش خۆت بکەیت لەم ڕێیە ئێمە واقعا هێژم من مناڵەکانیان دێهاتە گشتیان ڕەفیق خۆمن واقعا ئێستاعدادت فرەیان هەست پس ئەشێ ئێمە خۆمان بین جەهان تەغییر بێن ئەشێ بین ئەو شتەلێکە واقعا دەسەڵاتمان نییە لە سەریانە وێڵیان بکەین بەڵام لە خۆمانەوە ئەتوانین شۆڕ بکەین ئەتوانین تەلاش بکەین ئەتوانین مەسەڵەن ثابت بکەین کە ئەرێ ئێمەش هەین مەسەڵەن هەر ئەوە کە دانەی ئەڵمانی بتوانێت لە شوێنێکە مەسەڵەن بتوانێت لە زەمینەیەکە موفق بێت ئەوە واقعا بێت ئەندیزە و ڕۆحیەیە گەورە بۆ ئێمە ئەوەی کە ئێمە تەلاش بکەین من واقعا لە دەرس خوێندنما من ئینسانێک فرەبانەزمم لە زەندەگیما هەمیشە بەرنامەیەشنم حەتا ئەگەر قەرار بێت 2 ڕۆژە بێ بۆ دەرس خوێندن ئەو 2 ڕۆژە حتمما بەرنامەی بۆ ئەچنم چون ئینسان مسەلەمەن بدونە ئەوەی کە بەرنامە ڕێزی بێت بە هیچ شتێ ناگەیەت مەسەڵەن ئەشێ واقعا دەفتەرە بەرنامە ڕێزیمان بێت ئێمە بۆ خۆمان ئەشێکە هەمە چونین دێهاتێکە فەردێکم لەم خانەوادە کۆبازەڕایەکی هیچ شتێکم پێ نامێنێ هیچ گونە ئومیدێکم نییە و فقط ئێژم بەخاتر ئەڵمان و دەرسە خوێنم بەڵام هەمیشە ئەشێ نائومیدی لە خۆمان و دوور بکەین هەمیشەشت سەرشارە لە ئومید بین چون مسەلەمان ئینسانێک کە ئومیدی نەبێت ئەمرێت ناتوانێت زەندگی کاتە و بەخۆت بە حرەکەتی ئێدامە بە مەسەڵەن هەر ڕانەندەیە وەختێکان هیچ گونە هەدەفێکی نەبێت ئیتر ئەو مەسیرە بێڕاهە ئەچێت بەنابەرینەشی ئێمە لە زەندگیمانە هەدەفهای بزرگمان بێت واقعا کە لە دەرس خوێندنە وەڵان پەروازی ئەسڵان عیب نییە ئێمە ئێژین کە کەسێک وەڵان پەرواز بێ زووە کەوێتە خوارە و زوو شەکەستە خوا بەڵام نە لە دەرس خوێندنە هەرچە بۆڵان پەرواز بی هەرچە بچتهای بزرگ فکر بکەیت و کەم نایەریت و واقعا وای نەسای ئەفرادێکە هەمیشە ئەفراد دانشمەندەکان بە شتێک گەورە فکریان کە دەستۆکە بوونە سەر فەردێک گەورە باشە ئێمە ئەستەم ئەوە مبارەکتە بۆ نەتەوەی کاوە نەورۆز یادگاری هەزاران ساڵان پەی کوردەواری وێش یەک خەڵاڵەن نەورۆز تۆ وەشی وەزەجە دڵما ئاوەدان کەرەیانە و مەنزڵما کەی وەشەن وەهار ئەر نەورۆز نەبۆ وڵاتمان تاکەی هەروەشیش نەبۆ ئاورو نەورۆزی بڵێ سش سوورن جە کوردەواری نامش منشورن ئێستاژنەوەی مەتەڵ و زوان خڵەتێنەیە داواکەین لەو مناڵانە هەر کەسێک ئەتوانێت جواباتۆ بێتە خۆرە بەڵام بە نەزمە شلۆقیشی نەکەن مەتەڵێکێت قەستی سپی بێ دەرگا زیندەوەرێکی وا تێدا ئاسمانی نییە فرمێسکە ڕژێنێ چاوی نییە ئەکا ماسی نییە هەڵدا ئەبەزێ کەروێشت نییە ئەخوێنێ بولبول نییە مەلایەکە ماسی نییە هەڵە بەزێ کەروێشت نییە بچە
فرق سأكاد ولي بكتشة تشكي هتاويان كشت هەڕی گوڵیان دەستکە نەکرد لە بیابانە هەڵیان ئەڕشت ڕووبار نەما دیلی نەکەن ئاو هەڵدێری نەسووتێنن چرا نەما لە ناودێیە گڕ و شەوقی نەخنتێنن هەنارەکان بۆ ئاوازی هەناسەی قڵ ئەترسێنن هەڵپەڕینی تەرزە لە خاک بە تەزیوی ئەخەوێنن خامۆش نابێت دوا سەرنجی ئەستێرەی سەر کاروانی دوور باڵای شاخم بورکانەگرێ پەیام دێنێ گوڵاڵی سوور کە دەفتەری وڵاتی خۆر مێژووی ئاگر سەرەتا بێ هیلاکی خاک بۆ هەنگاوی ئاوارەکان بێ هاوتا بێ سیمای چاوی دایکی وڵات فرمێسکی سوور ببارێنێ چۆن قەنارە سیمای مەرگ بە ملوان کە ئەناسێنێ هەڵۆکانم دەسەرکەون بە گەردنی لوتکەی شاخە با داگیرسێ ئەو شۆڕشەی کە مەشخەڵی وارە ناخا با تارمایی دوژمنانی وڵاتەکەم سەرە و لێژ بێ نەبا دایکی شیرینیشم دڵی مشتێک خۆڵە مێش بێ ئێستا داوا دەکەین لە کاکوریا و کاک ئاژوان بێن بە دەفنەوازیتیان و کاک شەرێککردن Keep on.
لای تەنیایە و کەسێک ناوێت بۆ سەردانم ئیتر چی بکەم لەم تەمەنە کە لە هەمووی پەشیمانم لە گریانی مناڵی مام پێکەنینم بەخەم ئەهات کەچی ئێستا خەم دەریایە و بۆ کەنارم شەپۆ لەدار لەسەر جارە تەنیا جارێ زەردەخەنە دێتە میوان وەک سێبەری لای ئێوارەی خۆرنەشینی دارەرخەوان ئەی هاوڕێیان چاو ڕقمی نیگارێکی پڕبەهارە تاسەم وەری بەڵام هێشتا خۆشەویستیم هەردیدارە ئێستاش گەڵای عمری گەنجیم وەکو پاییز هەڵوەریوە کێ وەکو من تەم و غوبار پەنجەرەکەی داپۆشیوە ئێستاش داوا دەکەین لە دکتۆر مەسعود مستەفا سوڵتانی وەکو بەرپرسێکی سەرەکی ئەم کۆڕە فەرمانبەردارەکانیان پێشکەش زۆرشم حاز دەکرد بەڕاستی ڕێکبینان بوو وەێ وتدار سۆماهەوی دەمنا دەبین ئەو بیلەیانە کە بووم لە بەڕێ حرەکات بەڕێ ڕەفتار لە ئاوایە دیم ناوایش نیە کەسێک لە سۆما هەست بەتوانێت ڕێبەر بێ دەتوانێت ئایندە ئەمدێ بگۆڕێ بەڕاستی بە تەلاش و بە ڕەفتار و بیداریەوەی ئەمەش بەڕێوەبردنی ئەم قۆڕانە 4 ساڵە بەڕێوەچووە هەدەف ئەوە بووە کەسای وەک لە سۆما بەڕاستی پەروەردە بکرێت بتوانێت لە داهاتوو لە ئایندەی ئەڵمانە تەئسیری بێت ئەڵمانە خۆ لە مێژووە ناوێکی بەرزی بووە بۆ نمونە من خۆم ئەوەم دیوە مزگەوتی ئەڵمانە جێگەی علم و دانش بۆ کەسای وەک مامۆستاخانە سەردانی ئێران کردووە بۆ میمکانی خۆم هەر لەم مزگەوتە گولستان و بوستانیان لەوانە دەستخۆن بوون و بەخۆشیوە ئەبینم ئیمڕۆ محاصلەکان و دانەوانێکی زۆر باشی دیارکۆتەوە ئینشەڵڵا بەردەوام بێ هەدەفیش ئەوەیە کە ئەو بەردەوامیە بوێت بۆ دەرس خوێندن و تەلاش بکرێت بۆ بەرزکردنەوەی سەرحی فەرهەنگی دیەکە جا لێرە دوو شت هەیە قەرار بێت فەقەت سەواد لەسەرەوە بێت دەرس بخوێن و فێری خوێندن و نووسینی فایدەی نیە ئەشێ لەگەڵەوە تۆزێ شعور اجتماعی فرهنگی اجتماعی وانش دەکەڵ بێت بتوانێت ئەو دوانە بێت بۆ تەکمیلکەری جامعەیەکی بەشەریە هیوادارم ئەو کۆبوونەوە دوێتە خۆی ئەو بەرزکردنەوەی ئەو تەقم و ئەو شعور و ئەو چۆنیەتی بە یەک ژیانە دادا سۆما قسەی جوانی کردی قەرار بێمە هێژین پزیشکایە پشتمان ئەوین یا فەرمووی لە قسەکانیەکە زۆر کەسێک دەرس ئەوانە دەرسیان خوێندن بوو هیچ نه ئەسڵ بەحسەوە نییە کە کەسێک دەرس بێت گوێ شتێک ئینسان خۆشە شوانێکی تەحسەبکە دەبێت ئینسان خۆشە ماڵەکەرێکی تەحسەبکە دەبێت ئینسان خۆشە هاوسەیەکی تەحسەبکە دەبێت تەحسەبکەدا وتەکەدا بە معنای مەدرەک نیە بۆ معنایەکە شعوری ئەو شتێکی شعوری ئەو مەقامێکی بتوێتی تەلاشی بۆ کردو گەیشتووی هەدەفانەوە بین بەوە بتوانین دیەکی خۆشمان بتوانین مەجموعەیەکی خۆشمان و ئەوەش ڕاستان دەکات بە تەحسیلات لە شعور بە تەنیا خۆی ئەتوانێت ئەو بێت بتوانێت فایدە بێت لە تەحسیلات ئەتوانێت بە تەنیا خۆی ئەو بێت بتوانین ژیانێکی خۆشمان بێت زۆر قسە پێ نییە بۆ وتن بەڵام زۆر شتێکی شکۆلە هەیە باسیکان کە ئینشەڵڵا لە داهاتوو ئەڵمانە بتوانێت لە ئەو شتێکی هەسی ئیستفادە بکات زۆر بێناخۆش لەبەر ئەو بارانە مەدرسە ئێستا جێگای خۆیەتی شاید بیوگرفایەکی سیاسی نازانم بەداخۆ بە شایەکی کە بەلای بنەوە ڕاستی ئەرشی نییە و جێ سوعالە کردیانە بە شتێکی سیاسی ئەو خۆ
مثلا كميات القرآن وإلى تساوق ما مسقنا تشوفون إلى عدميتها وما مسيتها وما درسنا وإيش أسواني وكان إن شاء الله إذا أتوقع بالتفكير شنية درس من أعوانه وإلى مالي مرضو وحاول سؤالي في إشكالي إيش كحسي بكلمة أخذ اسمي ربي في الذي خلق ولا أو كسيك وايد بعض منزلنا إيش بعض علمه بعض دانش بعض تلفونه بعض إنسانية أو شيء قرار هذا الديانة وقت تعريف إذا قوي يقول لي أو يبقى بدرجة الإنسان يقول هذا ما نويه لذا علم ودانش تشويق كيد وترويج كيد وكذا طيب مهم بشيء كيد يكون درجات الكمال هو إنساني إن شاء الله تسألوا من كنتم بليز وربو سلام دار السماء دائما سرجوش جامی می پیمدر تانوش کرون نوش با خاطر جدا دوران شاد کرون کگاوی خرمانان خم و باز کرون سیدی جعشقت ارسد کمستن ساقی پیالی کش آواد وستن استاش تکاده کین دکاک عدنانی ناصری تکاید فرمیهو تارکی بنوینری انجمنی وجینی مریوانو بمشي وجبانه ضروري وشيء وادرم أمن لي تجبانه ليش قد هواي أمان لهم هواي كان يبدو بره وكنريتك خوكي وكنريتك غازة قيد لخرج غازة قيد لفرهن غازة قيد إيجيشني خوك ديارك هذا زورني وبرنامج كان شروط عندك توضيحات مثلا كالوباري نوادي إما رودا خوك نقص كم خلق على الموضوع أو سوما سانيك كاغ احمد جراندي وجمنالي خوين او شيوه تحصل كدنو او شيوه ديسمان ديارا لو سلمو تايسا زيبا شخص تصل هاتو فرش دوراو فرش دوريا ولا روابطي كون رايتين فرش دوراو ولا هاومارغون يمدنو او يكن فرش دوريا ولا روابطي شارو يعني كان سردم يكن زوج تاتت نوما زوج نوما انما زوج كذا واشتي عادش مع بينك وأمام أبغى والله أرواح سكان قلت له ترى سيرو إما لسردمي كان شامان كدوته كنت بوجشتكي أسايي نعم سواء بوجشتكي أسايي ضروري يتر أو سردم كون أنا ما كأجر كسر دسواتي بوا يكون أجر كسر بوا هم كوتان يكون مناظر ميزان يكون شيء هم مناظر قاعدين يكيلو فرق والله يجب مثلا يعمل فرنجي كوني كمان دابا كمان دابا الدنيا كزاران صار سنة تشتيه وعادة سكجيان مجموعة أنا أخوان وخندر كاتب يقول اليوم عين اليوم شو هندك علومات أوين يسمى بالسلامة لقيت وقت من هذول كانت التكنولوجيا شيء كان لقوا كان أي تشوف كذا وجو كمان لما تكاتب بدأوا زمان إذا كيف ما ناشوني وبدأوا زور دون كوفي بنا معنا والزوج روش مروش كارب فرهنگی کمان نوع وقتی سنتی باکو پشتوانه کی فرهنگی لذا اما اگر فرهنگا اما موضوعات کنیان تایبت و فرد باقی کمایی و مسئله رابطی امری خام که لآوری بشد لگر جیگر کمان لگر مسئله اسلامشی من لگر زوج ام مسئله تازانه که هاتونه تناوما مسئله نیه تایبت به آوری تایبت به تاکی تایبت به یک نفر مسئله کی گشتی اما تابروی نمیشتاب ام تکنولوژی بهتر نامتا کمک سماعتی تبه اما مسئله من لگر جنگل جدیده اما مسئله من لگر دوغانی بناماوکان و باوریکم بناماوکان و لگر خلاق و لگر ليه مسئله کمکی جدیده و هر دو انا زي مجزور لو أصلاً مسألة من لقيت لقيت تربية لقيت أو تكبير فرهني لا يقوم مسألة من جديد ورفع حالي ولا يقوم لو شيء بريوان خلق نسبة موضوعنا بها وسنا والخلق بأداء
تقاوي مدرسة وتحصيل زماني فارسية أو إمكانكم نوان دروس كيكا فيري زماني دايتي فعلا ما دام قانونية كنت زماني دايتي إجراء كذا ما دام كشاري تر سريع أول يقول راو شو تناول هي شيء اللي منها يعني كل دوام ده خلق وياك جيش كبير بالنسبة للموضوع بكرة زماني استخلاص وش ثاني زماني أماني فيزيك وكيميائي وما زماني نام زماني نزل أجر نزاني إما فقير زماني إما تياجي وسبي أمن صلة في كل سكن بداية خاصة أمن صلة هل أو من الله سكوتورو كان مثلا لرزول جيران سكوتورو باسي فنزين باسي موفقية باسي سكوتورين كذا هو زورك زمان ذاك يقول زورك للإسلام يا زورك من الله بارك أجر كل سكان بكتب وما خسر أقرانيتي ما أبيت هو أستكر في وجودي قوما لأنه قريب قوما برحو كاتك كما هؤلاء الله لقى ويلا تبين ويلا هم نام كالكاريزما يكودي دارين بقياس بخش عليه لإمصار لي زكيت دائما لم أويا أبد بهولي كذا الله ولا هوجين وقصوا هذاني كل جوانا هو بدل جنب ولا وقو بنتيجي فرنجي شاغن كذبي فرنجي بد بخط شاغن لوبد أم مسائل مسائل هي تعبت الشار مسائل هي تعبت هذه النوع وقو كثير وقو نازل شيء كان هو مسائل إما بيقولن دواموج هذا النمكان يتلو كاسة كان يتوشتي زوما بيت ليس كان يكتب لسان بيقول ولاي كرباي صاري تزد ولا أمصاب سبيكي صاري باش بيت بو أوي أمانة سكوتي زوجي من زمان مكان سكوتي زوجي زوجي لي من مكان يعني مجلس كان يهروها بو كرباي ما نقول براسي لنزيكو آدادان كتشني هون كيكوشان دنبونا إنسان من بچه عزيتي هم نالان مكو كدو كدو فقط دو شدو كلمة بفارسي كأزانم كسكر بي حاليناوي دو كلمة كردي فيربون إيسايشة يجم ستاسم هزبو أندا بو توري أندا مكاني بجين بو ناواني فيركاري بجين چون براسي مانو أبن لتكا من آلانا براسي زور زور سپاسی همویانکم بحيالي باوامرو قرب سرداكا حيا كندلان سربرز وشادن خوي بشاريتو چيا قل اگر اقلي ببي قد سر لخاك ناكا تدر چون كروجي در خداو قرمي بازاري قيا اكويرا الي من نامي شعلي زيا اي فلك الرستو نبي بوريك وكيكي دوركت قرب ابي شواني قرب ابيتا شواني رانو دس ابيتا اولياء نهرقا جوتي أبيتا ريزي لقماني حكيم فيلسوفيكش أخيتا جير أي فلك رسو نبي ريكو بيكي دوركات قرق أبيتا شواني رانو دس أبيتا أولياء نهرقا جوتي أبيتا ريزي لقماني حكيم فيلسوفيكش أخيتا جيرجبواكي أشقيا أيوة تندر دت لديوما زامي سات خنجر أكا بوبريني جرقلات لات ديشي سادنا اشتر أكا چون بقربانت نبم بو منظرای پر قیمتید درکو دالت طفل لالاو سوسنوعان برأکا ایوتان دردت لدغما زامی سات خنجر اکا بو برینی جرقلات لات ايشي سادنا اشترأكا قرميانت دكنا نالي بو هوا شيرينكاي قامتي قاو راكتشا
ئەی وەتان دەردت لە دڵما زامی سات خەنجەر ئەکا بۆ برینی جەرگی لات ئێشی سات ناشتەر ئەکا ئەی وەتەن خاکت بە حۆڕی دەستکەوێ بۆ تاجی سار تازە کێمەیل و خەیاڵی تاجیا ئەفسەر ئەکا ئەی وەتان دەردت لە دڵما زامی سات خەنجەر ئەکا بۆ برینی جەرگی لات ئێشی سات ناشتەر ئەکا ئەی داخی گرانێ ئاو کاسەی تۆی فرۆش دێقەتی ڕیشی ئەدای ئای نەن لە جادوگەر ئەکا ئەی وەتان دەردت لە دڵما زامی سات خەنجەر ئەکا بۆ برینی جەرگی لات ئێشی سات ناشتەر ئەکا ئەی وەتان نانت حرامە بۆ ئەوەی ڕۆژی مەساف لا خۆلاتە یارە بریقای نەیزە و پای کەر ئەکا ئەی وەتان دەردت لە دڵما زامی سات خەنجەر ئەکا بۆ برینی جەرگی لات ئێشی سات ناشتەر ئەکا جێی بە خوێناوی دڵی زارم ئەمە ڕەنگە شەهادەت بێ کە کوشتەی دەستی دڵدارم وتم ئایا بەزاری خۆت دەپرسی حاڵی زاری من برۆی هێنایە یەک وەک شکری لا یعنی کە بێزارم ئەجەب هەست فێرە شەو هەڵدێ لە تاوی خسرەوی خاوەر بەڕووی تۆم دیدە هەڵماوێ شەو ڕۆژە چ بیدارم دەبیری من دەبێ دەخلی هەبێ ساقت ئیشارەت بێ مەگەر چاوت بزانێ من لەبەرچی مەست و بیمارم بەسەر ومت کە ڕاستە سەرکەش و بەی کەچی لەرزی کە فەرقیشم بگاتە ئاسمان بەندەی قەدی یارم لە شیرینی ئەتۆ ئەی خسرەوی تەختی زەمین ڕەنگە بگاتە ئاسمانی بێسون فەرهادی هاوارم ئێستا داواکەم لە خاتم موژگان کە بێت پارتشارەکەی تەشکەش شعرێک لە دیوانی محەممەد ڕەشیدی ئەڵمانە بەناو دەردەدڵ پێشکەشەوە ئازیزان دەکەم دەردی دڵ شعرم نووسیوە داخە لە دڵما ئینسانی زانا نەبووە لەگەڵما بەڵکو نەسێحەت ئەم حەقیرەکە حەقیر ڕاهمای مەیدانی ژینکە جێگەی درۆغ و هەروە لەم دنیا هیچ باوەڕ نەما پشکەس بە تەنیا من چون باوەڕکەم ئەمەڵ تووچی بوو نشانەی کارت هیچ معلوم نەبوو گوناهم چێشن من چێشم کردن نەزانم عمرم چەنێ وێردن مەزەی زندگی هیچ فایدەی نەبوو عمرم گوزەریا هەروە لەبین چوو هیچ حاڵی نەبوو من چێشم کردن لەزەت و دنیا هیچم نەوەردن موەی سیاوم گردیاوان بە چەرموو نەزانام دنیا چەنێمە وەیرو عمرم گوزەریا جوانی نەماوە هەر ڕەگی پیری لەبەر چاماوە بەوەم نەزانە جام هەنەش واتە ڕێشت چەرمۆ بوو یاوان وەلاتە فکرم کردەوە زەمان درەنگە عمرم گوزەریا و نەزدیکی مەگە هەرچێ عمرم کرد فایدەی نەبوو نەزانم وانای قورئان چەنێ بوو ئەمینی زامم زام تۆش کردن هیچ وەق زامەکەم پترۆش نەبەستن غەم پەی دووری تۆ جەلام جەمبیەن دڵی پڕخەمم ئەسیرش کردن من پەی دووری تۆ دڵم پڕخەمن خەمی دووری وەتەن لەلام هەرجەمەن زامم خەڵاتی دەستی تۆ بیەن زامی دەستی تۆ ماران دەز بیەن هەرکا من و تۆ بەندەی خوا بووین زاڵم شەرمەندەی ڕۆژی مەحشەر بووین دایمەن زاڵم هەر لە کەمین بوو بۆ کوشتن فەقیر دایم بەتین بوو زۆر بە گۆڕانی وەرزێک لە تۆ دەڕۆم گەرچی مەودای نێوانمان ئاسمانە تاک و زەوی
بەڵام بەرەو هەرکوێ هەنگاو بنێم دیسانەوە بۆ لای تۆ دێم دووریمان بێمانایە هەوڵی وەرزەکان بە بێهۆر گەر چاوی هەور نەکرێتەوە هەموو وەرزێک وەک یەکەڕۆر ئێستاش داوا دەکەین لە دکتۆر پژمان حەبیبی فەرمون وتارەکەیان پێشکەش کرد. صارت بيرمو كردستان شايد ما بس تهيئ ليس الحالة من أجل ناوي بكمو بين حالكي كاشكالي كم أش بس أنا كي كاشكالي كم كشي تاني مكان جبت شو شلون هذي هاي سنة كليا أجل نجو خمان توا شايفين أجل بتنجو يكان كبو أن جل رخصة توا شايفين كش منو كان معك هالمان كاشكالي كذا أش بس أنا ما كاشكالي كذا بو أفكاري شو نوما بوميجون بو شو نوما بوميجون بو بو واقعي شو روشن فكر خاني دوستي عزيز من
هەموو بەدبەختیەکان ئێمەش لە مێژوودای تەسەڵەکەکانمان بەجۆرێش فرەیە ئێمە ئەوەی کە گەرەکمانە تەحسیل نییە ئەوەی گەرەکمانە فکرە شرۆبەس تەوزیحدانە لێکۆڵینەوەس منێکە خوێندکاری زانکۆ ئەگەر شرۆبەی مێژووی خوان فەرهەنگ خۆم نەکەم من خوێندکاری من کارەگەرێکم کرد بە دەستکەنایەکە کارم کرد شتێک پێ بووە ئەو بەرزڕاگرتنی ئاگری نەورۆز زەمانێکە من بزانم نەورۆزەکە چۆن بوو بە نەورۆز چۆن بوو بە نەورۆز لەو محتەوای تاریخە دەستم نەگەبیرە من چەند دەقەی ئەمە تەوزیحە بچوونێک برای هەستم زەمینە و من خۆڕێژم شاید سەنەتی نەبێ بەڵام بەمە باوەڕم هەست زەمانی دیکتاتۆرێک کرد لە وڵاتێکی بۆ زاگرۆس ئیسا شتەکە فێرۆسی تەفسیری کرێسەوە دوومار بەسەر شانیە بۆ واقعیەتی نییە باسێ شرۆبەکردنی ڕۆخساری دیکتاتۆرێکە کە ئاغا هەر ڕۆژێ ناوی سەر ببڕن مەغزی ئەم ناوەکان تەغزیەی ئەم مارانە کە خەریکە جوانەکانمان لەدەست بچن ئەوانش ئەقڵەکان تێن بیرمان تێک لێرە ێژە ئەڵیان بۆ چاوا بکەیت هەر کەستوم ناوگەزدانێکی دەرکەیت دوانی بێت تێ بیخۆن ئەم چەند نەفەرە ئەچنە بێلەخەرە شوێنێک دەر و شارەکە تەسمی مەگەر ئاغا بۆچە قبوڵ بکەیت بۆ دەتوانامان هەست ئیسە دەستی بەناو کاوەی ئاسەنگەر تێ ڕەهبەری ئەمە قبوڵەکە بێلەخەرە بەرنامەژێن بین بێکەوە بێلەخەرە کوشتێکیان بۆ خۆیان دروست کردێت لە چەند شوێنە هەڵەیان دەرکەیت ئەگەر توانیمان ئەم کوشتە بڕخوێنی لە چەند شوێن بەرزیەکان ئاگرکەیت ئاگرەکە نەمای کوشتە یەکێکە ئاماژەیەکە بۆ کەلیمە سەرکەوتوو بووین یەکێک شوێنی کۆبوونەوەکە بوو پس من زمانێ ئاگرێک بەرزڕا ئەگرم ئەبێت لەو دەرس لەو مێژووی خۆمە دەرسم وەربگرێت کە بەداخەوە ئێمە نیەسمان بۆ چەند ئێسمان ئامە عیزەکەم لە خزمەتدانە بۆ چەند ئێسمان مناڵێک دەبینە قوتابخانە سۆما هەر لێرە قسەکە مەشانازی کە مەمساڵ مسابقة هاتو بۆ مسابقەی تەشکیلانەوە بۆستە من داوە بوو ئەسڵ لەزەتم بێت نازانم چۆنی ناسی بوو هەبێتی ئاغای حەبیبی من ناو سەڵاوە و مناڵەکان وتیان لە خۆت معرفی کردێک بۆ مەکتەبە مناڵێک دێتەوە کاتە شارێ بڕواکەن ئێمە بوومان مناڵەکان سنەیە لە شوێنەکە تەدریسەکەن دەوڵەمەندنشینە ئەکسەریان دکتۆرن و مناڵێکان زیاد دوان پێ ئاگای حەسەری لەسەری لەو خانمە بردن بە ئیحترام قسەکردن دفاعکردن لە هەر خۆی ئاغای حەبیبی قبوڵەوی قبوڵ ناوی حەقمان زایە نەکەن ئێمە چیکارین لێرە ئێمە مناڵە مەنتەقەینە هاتوون دفاعکەین لێەوە وتم مناڵی ئاوای بینی لەزەتەوە بەڵام ئەمانە هەندێک کەمە تعدادیان کەمە گەرەکمان بێ کەسێکمان بێ ئاوا لە خۆ خۆی دفاعکە کەسی توانی لە خۆی دفاعکە هەر لە جامعەی دفاعکە من عەرەفە نەفسە و فقط عەرەفە ڕەبوو وە کەس خۆی ناسی خۆی بۆ چی ناسی ئینسانیش خۆی ناسی چون احترام بۆ خۆی دانێ بۆ جامعەیش دانێ ئێمە خۆمان ناناسین بۆ خۆمان احترام دانان بۆ جامعەیش احترام دانان بۆ ئەوە سا ئەگەر من هاوسایەکەم زەرەری دوێنێ دڵم داناکە بێ ئیسڵاح بۆ ئەوە کە هاوسایەکەم تەرکە تەحسیڵات کا دڵم داناکە بێ چون شتێکمان نییە ئەنازەگیری کە مێقداری یافتەهای ئەلیمان ئێمە لە مەغزمانە شتێک هەست بەناو سلولهای عەکسەری وسە میمۆری میمۆریمان ئەگەر زەرفیەتی یەک گیگ بێت تۆ بە هیچ ئەوان ناتوانیت دوو گیگ شتێکە نابێت زەرفیەتی نییە نابێت هەرچی ئەودا بنێبانانی زەرفیەت بێت زەرفیەتەکانمان ئام نوقتەکەکەن زەرفیەتەکانمان بە وەسیلەی بنەماڵە بە وەسیلەی ئامۆژپەروەرش بە وەسیلەی میدیا بە وەسیلەی شتهایەکە تەسیرگوزارن مێنبەری مزگەوت نەمانتوانێ ئەو سنوورە خاکستەری مۆڵە پویا بکەینەوە زەرفیەتی فرە بکەینەوە ئەمە سەر جامعەیەمە من توانیم لە شغلی خۆمە معەلەم بن بەنابن هەرچی بێن توانیم تغییر فکر ایجاد بکەم تغییر فکر ایجاد یعنی یعنی میمۆریەکە گستەرەی فرە بکەمەوە حافزی فرە بکەمەوە ئەوە من موفقم من هەمووز ئاگر بکەمەوە نەک ئەوە کە من چم پەنجەرەکەم بەخاتەوە ئاگر بکەم ئاغا من ئاگرم گەرەک نییە ئەگەر ئاگرکردنەوەی فقط ئەو سەیمە هەڵپەڕی بگەویا من ئەوە نەپەر لەژم گەرەک نییە من ئەشی نەمات پەنجەکەم فێر بوو بۆ دەسەگرم هەڵەپەڕم دەسەگرین بەیە
بۆ دەسەگرین بە یەک بەخاتر بە یەکە و بیرەکانمان بینەبان یەکە و کوشتە بەخۆنەکانمان دروستکەین زۆر دەستکردیە تۆ فکرەکەیتەوە لە زەمانی دیکتاتۆریەتی شایخایەنە کۆماری مەهاباد چۆن دروست بوو مامۆستا هەژارات بە چەند نەفەر هیچی ورای دوکاندارێ نای مەڵا ئەحمەد گوتی ڕۆڵەکیان چاکەن لێرە خۆی پڕ خاسیگەن بۆ چ ناچنا خەریکە ئازەربایجان کارەکەی بۆ جوان کارێک بۆتان ناکات ده نفر نوع نفر تا 11 نفر جب منابع تاریخی متلویزیون چون نوع باخت و اصلا نوعات بویگو کمر مهابانی دهی که قصة هست خاطریش امیدوش مشان ازیده اوکی که دیگون على جوان تمیمونده کن یا خیلی برکیان کرد همه دوری تاریخا برکیان کرد لکامن بده کارجین اما فرم مهمه اما موقعیت جغرافیایی خومن در ناکی هنگه چه جغرافیایی که دردم لم جغرافیا چست چم گرکا کدم جغرافیا لم درفته کمیشو بومیرسان بیز استفاده اما سیکشه کمالگاهی او اجتماعنا و توزیق دعامان هست اهل زانستین اهل نوسینی دانش بیگو چند نفر میسن دقسکه من اون نوسینی اصلا جزنا این دیکترین یعنی من خومان نشانده اگر بحث خومان دی ببخشن عميزو حيوانة كان إنسان فرا مقدسة فرا تبرو لهر حيوانك بيرا وباكسي متزلق وباكسي مثل مصطفى صدقين تشريف زانيت مش مع ما نكتب برو أمور داري أغير يعني ما عملي بلا وباكسي متزلق ولا يكتب بالاشتاق يعني شيء يعني من بهبنا هبنا نعمل يخو أقرب منا وكذا سري بشكل أجمل دلوقتي والله بس رولا تشوفوا كي دايرين بوتشوفوا يعني شيء يعني أجر بحث الغريزة تغذية ومحافظة دمنا وبي حيوانات فردية ومقدسة ما مشكلة ما لازم ما أو أزم كالسلول هاي خاصة مو كخوار فردي إنسان خليفة الله خليفة الله يعني شيء يعني من خالق ومشيت خالق من أرحم الراحمين مشيت أرحم الراحمين من لو تفيا قهارم مشيت لو تفيا قهارم طبعا نازعين لو تشوفتك قهاري نازعين تشوفتك أرحم الراحمين أجر قهاري أو زيادة بلغين كشتير مالك أجر أو أرحم الراحمين كخليكين بوما كونا بتوب مالي خوشما بس دوستاني عزيز كاري عزيزة خين كاري عزيزة أجر قريت معنا أجر كمان بالدوام قريت فأجري بروتان سبيل أبين أغري نوروز بداروچی کبا نکردیتوا أغري نوروز با بداروچی که نکردیتوا با لناخی گنج داو گرگ برز بیتوا با لناخی گنج داو گرگ برز بیتوا اگر کیتو بروامان بخومان دیتو ریگون نکین داهاتو یکجار نزیگه بیتوا داهاتو یکجار نزیگه بیتوا آگری بدراب ایما روشن بود آگری چه هسته هستی چی ای جوره علم چون ای جوره خوێندنەوە غەزای عاقل مطالعه است منێکە لەم جۆغرافیا ئەژیم مطالعەی فەرهەنگ ئەم جۆغرافیانەکەم مطالعەی تاریخ ئەم جۆغرافیانەکەم پێی ئەتوانم دەرفەت ویژوویەکان بەڕسێنم بۆ گەلەکەی خۆم ناتوانم پس تکایە با میموریەکانمان دەوڵەمەند بکەین تکایە بەشێک لە کاتمان من مەلای مزگەوتم مامۆستای قوتابخانە مامۆستای زانکۆم هەر شەوڵەکەم هەست با تەنخام پێ بۆ خوێندنەوەی مێژوو خوێندنەوە نازانین بەخۆمان مامۆستا ژارە فەرمێ ئەژێ هەرچی بمە خوێندەوە نەمەزانین چ ئازاری وەلە وەختێک ئەچوومە کۆڕەک ئەدەبیە و ئەمزانی لە بانگشتیە و قسەم تاثیرگوزاری هەست حرامەت نییە بۆ ئەوکە میزانێ زەخیرەیە سلوهای خاکستەری مۆخمن چەندێکە ئەگەر دوای لە کشمە ڕامەکردایەتر شکر بخۆر کەشتێوە دروستم خواهشتان لێکەم بە ئاگرێک دڵەکانە بکەینەوە با پەرژینێک بۆ کۆمەڵگای خۆمان دروستکەین ئەگەر ئێمە سۆڵاتانمان فرەکەینەوە ئالەم دیاتان لە دیاتەکانترا و ئەنجومەنە خۆشەویستەکانمان ئەنجومەنی سەوزی چیە لە دیهات و ڕوویکرد لە شار بنیانگوزاریەکان ناو دێبوون
يعني ئێنەرژیەکە ئێمە لە پیاسمان کەم شارەکان سیە پس ئەتوانین تەسیر گوزاری بە هیوای ئەو ڕۆژە گشتمان بە توانای خۆمان هەرچی توانامان هەست با من ئەگەر منداڵێک لە گوندەکەم ئەستاکاتی سەردانی بکەم ڕۆڵیان ئەوا بخوێن ئاوا بخە ئەوە بخوێنەوە ئەگەر مناڵێکە هەرە دانیشگا ئینتەرنێت هەست کابراوانی دانیشتە خەریەوەوە ئاتاری پێکایە تۆ دانلود کە ئەوتانی داکرێت کتێبی تاریخی کوردستان پێنجمەنگە ئەتانی دانلود کەی ئاغل ئشتغالزایی من دەستگای بسێنە مەسەن هەر بۆرۆی دروستکە ئاغڵیان بە دوو بنەکەش ئشتغالزایی کرد بکۆن وەلێ فێربین ئاتاری کرد فێربین شتایەکە نووسیت ئەحساساتی دەورانی ئەحساسات تەواو بووە ئەبێ ئەقلانیەتمان حاکم بکەین حاکمبوونێ ئەقلانیەتیش پرینسیپی حاکمبوونێ ئەقلانیەت خوێندنەوەست بە خوێندنەوەی فرە ئەتوانین دەرکۆکی لە نیشتمانمان بکەین بەوەی تر کاتم گرتن ببوورن هەمووتان بەخوای گەورە بەوای حەبیبی تشەکر بۆ کارەکەی یاران کێ دیەن سەرشتەی خەمان چون من کێ دیەن خەگم جەبۆتەی زەڕەی خەم بیەن ڕۆحم بە خەمناوی خاڵشیەن ئەسڵم جەخەم بیەنا باب من خەمانی دیە سەتاقام خەمەن جەمەدرسەی خەم دەسە خەم وانام جەلام بیەم جەم هەر کەس خەمگینن بەیە وەلای من خەم چەنی خەمان زوومە بۆ ساکن پیسەش داواکن لە کاکامی داوەری مامۆستای زمانی کوردی تەشریف بێرێ تارەکەی پێشکەش بکات لە خزمەتی خەڵکی خۆشەویست و خاوەن مێژووی ئەڵمانە من قەرار نەبوو قسەکەم سپاسی و بەڕێزانەکەم کە دەرفەتیان پێدا و یەک شتەڵم کە کاتەکە زۆر نەگرم تەنیا شانازیەک هەمە لە ژیانمان دوو کتێبم چاپ بوو دوو کتێبمان نزیک چاپ بوونە بەڵام لەوە زیاتر شانازی بەوەیەکەم ماوەیەک توانیم لە خزمەتی خەڵکی ئەڵمانە بم بۆ ئامۆزشی زوانی دایکی کە هەر کەسێک لەم ڕۆژە هەزار دانە دوکتۆرات بێ زوانی دایکی نەزانی بێسەواد حساب بێ ئەو قسەی من نییە یونسکۆیەوە یاعلەم شارێکم داناوە بۆ نەورۆز یاران نەورۆز هاتەوە مزگێنی ئاشتی درا یاران نەورۆز هاتەوە مزگێنی ئاشتی درا لەسەر لووتکەی کێوانە ئاگر شادی هەڵکرا نێرگزی دالێ خەی بووکی ڕازاوەی بەهار هیوای ژیانی بەخشی بە باڵ و چۆم و ڕووبار پڕ بە باڵای نیشتمان کەوایەک سەوزی دووری جێژواندی ڕازانەوە بە دیاری زەرد و سووری بولبول هاتە پێکەنین شادە بە باڵای گوڵی سنوورەکانی شکان کلیلی هاودڵی سنوورەکانی شکان شاکلیلی هاودڵی سروش بە گوڵ خەمڵی وە خوڕەی بەفراو دێتە گوێ کۆتر پیرۆزبایی کرد لە کوردستان ساڵی نوێ بەسپاس شوماوتە کۆڵان کەسی لێ نایە تەنیا دڵی نیشتمانە پڕ لە هاژەی ڕەشەبایە کەی پەیامی بەهار وابوو گوڵاڵەی سور هەڵوەرێنێ بۆ سەرچۆپی ئەم نەورۆزە نێرگز لە خاک بتۆرێنێ هێشتا وادەی وەرین نەبوو چرۆی دار و دەون سوتا وەکو پاییز پێشوازی گوڵ بۆ پەپولە بوو بە سارا کە هەتاویان لێون کردم نابینابووم بۆ سێوەرە لەگەڵ جەستەی گەڵای وەری و بێناز کەوتین لەو دەبەرە لەیمەن تابوتێک بوو باڕەش ئەیبرد بۆ ئارامگا هەنگاوەکان بێلانە بوون پەشێوا بوون بە تاوڕێگا هێز ئالوودەی مەینەتێ بوو بەبێ ئازاویش بێکە سوتار زەرد هەڵگەڕا لەم هەوارە ئێستاش بە سپاس لە هەمووتانەوە نەوبەی ڕێزلێنان لەو کەسانن کە سەرکەوتوو بوون لە هەر بوارێک بۆ فەرهەنگی علمی هونەری بە هەر چەشنێک و هەروەها هاوڕێیانی ناوەندی فەرهەنگی هونەری بەژین 1100 جڵد کتێبیان پێشکەش کردە بە ئەو گوندانەی کە لەژێر سێبەری ناوەندی بەژین چالاکی دەکەن و هەروەها 160 جڵدیشیان پێشکەش کردووە بە مناڵەکان ئەڵمانە کە لە ئاخرەوە ئەو مناڵانە کتێبەکان مناڵانەیە داستانە نەڕۆنە دەرەوە تا کتێبەکانیان پێشکەش بکەین تەرخان کراوە بۆ کەسانی کە هەر بوارێکە سەرکەوتوو بوون نوێت پێشکەشیانی بکەین کاتواژینیش بەش بەکاری خۆی سێدانە دیاری ئامادە کردە بۆ دکتۆر مەسعود کاک محەممەد ڕۆفی ئەریایی کە 4 ساڵی لە مەدرسە زەحمەتی کێشا بوو دکتۆر عەبدوڵڵا هیواداری سەرکەوتوو دەستەوانیش خۆش بێت ئەو سیانە پێشکەشکن بە بەندەکانەکانیش بکەین کاک محەممەد ڕۆفی ئەریایی
مهدی محەممەدی کارناسی حسابداری لە دانشگای ئەمیر کەبینی عێراق مامۆستا مەڵا حەیدەر زەحمەتێکی شاوە و لەگەڵی ئامادە کردە دەستخۆشبوونی لێەکەی. کاکوبیای شەهری کارزانی کامپیوتر نەرمزاد دانشگای کارناسی کنترۆلی ئەبزاری دەقیق دانشگای یزدان بنای سنەت. کارگردگاری ئەمینی مهندسی ئیجرایی کوبران کارشناسی ئۆلمپیادی شیمی مەقامی کاک ئەحمەدی محەممەد پەنانە بە عنوان خوێندکارێکی مێژینەی ماوایی و هەروە مامۆستای تەلیمی ماوایی. کاک محەممەد ڕەشیدی ئەمینی کتێبەکان چاپووە تەقدیری لێەکەی. مژگان بۆ پێشکردنی شارەکەی. کاک معینی مولودی مقامی ئەوڵی دەو شارستان. کاک مبین صالحی مقامی ئەوڵی پەڕەشی توور مەداڵ تەواو.
زاده مقامی دومی نوی مصابی یعنی شریفی مقامی اول نوی مقامی اولی دو استاد سازانی قادری مقامی 2400 متر كان محمد حسيني محمدي رئيس مدرسة ألمانية بخاطر كزحمة زوري كشاف شلاتي زوري جنبات دكتور حبيبي كامل داوري ما مصاي واني كردي روجنی دخانی ما مستعد به سرتای نالا دکتر فوزیه فاطمي مقامي أولي تحصيل محمدي مقامي أولي مدرسة تحصيلية كاكوي كرمي بليش وانا مقامي أولي تحصيل كاتو سمية صالحي إلي يكون مقامي أول إليك الجمع مقامي أولي تحصيل كاك مدناني داسوان محمدي كشام وقنجاو بالسيطة مبارز فاسد يكن كاك مدناني داسوان محمدي كشام وقنجاو بالسيطة تقريبا كتورانا كتوزور فاسد يكون دكتور مسعود
یاسری باوی لە یەکەم سوبحانەژادی کە مامۆستای ئەو نیگارکێشانە ساکۆ و دانشآموزانی کە سەرکەوتوو بوون خۆی دیاری تەرخان کردووە بۆ خانمی ساریە مستەفا سوڵتانی. ئاتوسای زەدی بفەرمێن. دیلان دانش پێشکەشکردی شوێ جوانی ئەوەڵ کلاسی بوو. کادرپور کاتەوەی کە زەحمەتی زۆری کێشاوی ئەوڕۆژ کاکە مەعین مولودی لە بواری وەرزشی عیلمی هەروە شارە جوانەکەی.
هیواداری ساڵهای داهاتوو بتوانین باشتر و ڕێکوتر و جوانتر ئەم مەراسم بەرگزار بێت دەستخۆشکردنەکانی بە هەمشتانمان